پێکەوە ژیانی کۆیە مسلمان و مەسیحی کە پێکەوە دەژێن نمونەیە بۆ هەموو دنیا. مامۆستا ئێوە هەم لە مسلمانەکان و هەم مەسیحیەکان بە هەردوو لا تاکی لەسەوە دەکەنەوە کە زەیتون گرنگیشی زۆری هەیە. ئەمە لە چیەوە سەرچاوە؟ کەلامی خوایە پیرۆزە قورئان زەیتون دارێکە لە زمانی قەدیمەوە لە کوردستان هەر هەبووە پێش زمانی حەزرەتی نوح و لە ئادەمەوە هەبووە و ئیستیفادەشی زۆرە لەبەرەوەی خوا لە قورئانە سوورەتێک بە ناوی سوورەی تینی ناردووە تینی وە زەیتون ئەوانە مانە پیرۆزن و بۆ زۆر شت باشن زۆر نەخۆشی بە کەلک دێن بەڵام دکتۆرەکان لەوەیە باشتر بزانن لە ئێمە. پیرۆزدا چۆن باس کراوە؟ زۆر بە مهمی باسی کراوە خوا سوێندی پێ خواردووە بە تین و زەیتون بە هەنجیر و بە زەیتون دیارە ئەو دوانەش ئەگە پێکەوە بخورێن قازانجیان زۆرترە بۆ زۆر نەخۆشی دەست خۆش لە ئاینی مەسیحێتدا چۆن باسی زەیتون کراوە؟ زۆر سپاس. لە ئاینی مەسیحیەت هەر لە سەرەتاوە لە تەورات لە سفر تەکوین عهد القەدیم باسی لێ کراوە. زمانی نوح کە تەوفان دەستی پێکرد نوح خوا پێی بەخشی ئەو بەهرەی پێ بەخشی وتی لە هەموو درەختێک لە هەموو شتێک لە هەموو تەیرێک لە هەموو حیوانێک جووت لە ناو سەفینەی خۆت دایدەنەی چونکە ئەو کۆتایی دەبێ ئەو دنیاە فەنا بکرێ ینی لەناو بچی ینی شتی تازە ئەبی لە نوێژن نوێ بکرێتەوە وەکو مرۆڤ وەکو ئینسان. ئەم کاتە نوح کە تەوفان دەستی پێکرد دوای سڕ ڕۆژ کە کۆتایی هات چۆن زانی کە تەوفان کۆتایی هات وشکایی پیا بوو دوو کۆتری بەڕەڵا کرد لە سەفینەکەی خۆی کۆترەکە چوو غصنی زەیتونی هینا لە بۆ نوح بە غصنی زەیتون بۆی ئیسپات بوو کە تەوفان کۆتایی هات کە کۆتایی هات بە غصنی زەیتون. غصنی زەیتون نیشانەی خۆشی هێمنی ئاشتی پیرۆزە ینی نرخی بە پیرۆزی ئەنجیلدا زۆر بە گرنگیەوە باسی زەیتون کراوە؟ لە ئینجیل ئەمە زەیتون ئێمە یەکشەمی پێشی عید القیامەش ئەو پێ دەڵێن هۆشعنا داری زەیتون تەقدیسی دەکەین و لە ناو ماڵەکان تەوزیع دەکرێت لە هەموو ماڵە کریستیانەکان هەرێکە غصنی زەیتونیان لەسەر دابەش دەکرێت لە کەنیسا کە دوایەوە کە تەقدیس دەکرێت قودسیەتی هەیە لە ئێمە. واتە ئەمە گرنگێکی زۆر پێشان دەدا کە زەیتون لە هەردوو ئاین مەسیحی مسلمانیش بەیەکەوە تاکیدی لێ دەکەنەوە ئەمە گرنگی زەیتونیە؟ بەتاکید زەیتون ئەمە جگە لە ئێوەی کە ئێستا دەڵێن ڕوونی زەیتون باشە و زەیتون بەخۆیش بەرهەمێکی زۆر باشە و بەسوودە و بەسوودمەندە لە بۆ هەموو گیان لەبەری لە بۆ مرۆڤ بەتایبەتی لە بۆ ئینسان بەڵام سەرەڕای ئەوەش زەیتون وەکو باسم کرد بە درەختێکی مقدس لە قەڵەم دەدرێت. مامۆستا ئێوە وەک موسڵمانانی کۆیە تا چەند لەگە مەسیحیەکان تەبان هاوکاری یەکترن لەم سنوورە پێکەوە ژیاوین پێکەوە هاتوین علاقەیەکی زۆرمان هەیە لە هەموو یعنی خەڵ یەکێکی دەرەوە بێ فەرقی مسلمان و مەسیحی ناکە لە کۆیە ئەوەندە تێکەڵین ڕێزیان هەیە پێکەوە دەژیین هیچ عیدێک نییە لە خوا بە زیاد بێ لەگەڵمانە لە ساڵی هەژدەی کۆچیەوە تا ئێستا کێشەیەک لە بینی مسلمان و مەسیحی کۆیە دروست نەبووە. جێی نمونەن بۆ وڵاتان بۆ دنیا پێکەوە ژیانی کۆیە مسلمان و مەسیحی کە پێکەوە دەژێن نمونەیە بۆ هەموو دنیا. ئێوە زۆر جار بەیەکەوە لەگە مامەقەشە بەیەکەوە دەبینرێن لەسەر ئەمە دەبان لەبۆ زۆر مناسەبان ئێمە پێکەوەین علاقەی برادەراتی و دۆستایەتیمان هەیە ئێمە ڕەمزین بۆ کۆیە بۆ برا مسلمانان و بۆ برا مەسیحیەکان کە هەردووکمان پێکەوە بین خەڵکەکەی کە هەمووش پێکەوە تاسیر لە هەمووی دەکات. ئەوە لە زمانی مەلای گەورە و قەدیمەوە هەر هاتووە زمانی مامۆستا حەمەد ئەمین چۆم حەیدەری.